لە پێناو ئاشتیدا چەکەکان سوتێنران، بەڵام ڕەنگە پرسیاری زۆربەتان ئەوە بێت ئەو چەکانەی کە ئەمڕۆ لە بەردەم ئەشکەوتی جاسەنە سوتێنران چارەنووسیان دەگات بە شوێ. پرۆژەیەکی ڕێکخراوی CDO هەیە لەگەڵ مۆزەخانەی ئەمنە سوورەکە بۆ پاراستنی ئەو چەکانە. ناوەڕۆکی پرۆژەکە بەم شێوازەیە. مۆزەخانەیەکی بچووک لە بەردەم ئەشکەوتی جاسەنە دروست دەکرێت و ئەو چەکانەی کە ئەمڕۆ لەوێ سوتێنراون دەخرێنە ناو مۆزەخانەکەەوە. هەموو ئەو وێنە و گرتانەی کە ئەمڕۆ تۆمار کراون بە هەمان شێواز بەشێک دەبن لە کەرەستە و کەلوپەلی مۆزەخانەکە و دواتر ئەوانەی کە بێبەش بوون لە بینینی ئەم دیمەنەی کە ئەمڕۆ ئەنجام درراوە دەتوانن سەدانی مۆزەخانەکە بکەن و بیبێنن. بەختیار ئەحمەد بەڕێوەبەری ڕێکخراوی CDO کە من قسەم لەگەڵ کرد باسی لە پرۆژەکە کرد و وتی تا ئەو کاتەی کە پرۆژەکە دەخرێتە بواری جێبەجێکردنەوە مۆزەخانەکە دروست دەکرێت لایەنە ئەمنیەکانی پارێزگای سلێمانی بەرپرسیارەتی پاراستنی ئەو چەکانەی کە ئەمڕۆ سوتێنراون هەڵدەگرن دواتر دەخرێنە مۆزەخانەیەکەوە و باسی لەوە کرد لە ڕێگەی مۆزەخانەیەوە دایانەوێت پەیامی ئاشتی کورد بۆ دنیا و بۆ تورکیا و بۆ باکووری کوردستان بگەێنن و مۆزەخانەکەش بکەن بە مۆزەخانەیەک کە تیایدا بڕیار لەسەر قۆناغێکی مێژووی گرنگ بدات کە ئەویش پرۆسەی ئاشتیە. وردەکاری ئەم بابەتە لە تۆڕی هەواڵی 964 دۆتکەی ئاردیدا هەیە دەتوانن زیاتری لەبارەوە بزانن.